سڵای خۆی گەورتان لێ ببینەرانی بەڕێزی بەرنامەی پەروەردەی تایبەت خۆشحاڵم لە بەرنمەیەکی تر لە شاری هەڵەبجە لەگەڵتاندا دەبم. سەردانی دکتۆرێکی زێدە عزیزمان کردووە کە بەڕێزیان پسپۆڕیان پەروەردەی تایبەتە، دکتۆر ئیدریس نووری کە لە شاری ئێران کاک دکتۆرۆنیە دکتۆرە ماستەرەکەشی هێناوە. باز لەوە دەکەین ئایا پێوەرەکانی دەستنیشانکردنی منداڵانی خاوەن پێداویستی تایبەت و ئۆتیزم چییە و باز لە بەرنمەیەکی تایبەتی هەڵسەنگاندن دەکەین و لەگەڵ ئەوەشدا چ کاتێکی گونجاو بۆ دەستنیشانکردنی منداڵانی ئۆتیزم. سڵای خۆی گەورتان لێ بێ کاک دکتۆر. سڵاوی خۆی گەورە لێ ئەوەی خۆشەویست بێت یاخوا بەخێربێن سەر چاوەکان خۆش بێ. زۆر دەسپاس. سەلامەت بن کاک دکتۆر. گەر هەرێکسە دەست پێ بکەین تەوان ئەو بابەتانی کە دیاریمان کردووە سەرەکیترین بابەتەوەیە بەرنامەی گارز، بەرنامە نایبنێ کە پێوەرێکی هەڵسەنگاندنەوە بۆ منداڵانی ئۆتیزم. لێەوە دەست پێ بکەین جەکان دێنە سەر وردەکارەکان کە چ کاتێک بۆ نمونە من کاتێکی گونجاو بۆی منداڵێکی خاوەن پێداویستی تایبەت یاخود ئۆتیزم هەست بەوەی کرا کە گرفتێک لەگە شەو پێگەشتنیدا هەیە دەستنیشان بکرێەوە، جۆرەکانی دەستنیشانکردنیش باس بکەین. دووبارە بەخێر بێن. بێگومان بابەتی ئۆتیزم کاتێکە ئەمانەوێت وەکو پرۆتۆکۆڵێک لەگەڵ یا کار بکەین تەنها یەک پێوەر یەک لایەن بەس نییە، بەڵکو دەبێت لە ڕووی هەندێ بوعدی سەرەکی و ئێمە وەکو پرۆتۆکۆڵێ بەکاری بێن لەگەڵ شەبەنگی ئۆتیزم. یەکێکیش لەو بنەما سەرەکییانەی کەوا بۆ مناڵانی ئۆتیزم بەکارێت پێویستە کات دەستنیشانی بکەین، واتە لە ڕێی دەستنیشانکردنەوە ئێمە ئەتوانین بڕیار بدەین لەسەرەوەی کەوا ئەم مناڵە ئۆتیزمە، ADHDە، دواکەوتنی ژیریە، CPە یا هەر یەکێک لەو گرفتانی ئەو شۆژانانی کە هەیە. بێگومان بابەتی ئۆتیزم گارسمانێ، گارسیش سێ بەشە. لە ساڵی 1994 بۆ یەکەم جار جولیام کە زانایەکە ئەم پرۆگرامی دانا، ئەم تێستێک دانا بۆ هەڵسەنگاند. بەس پێشەوەی دەستکەن بە تێستەکە قۆناغ بەندی لە هەڵسەنگاندنی مناڵانی ئۆتیزم دوو قۆناغە. قۆناغێکیان پێوتری ئیندیڤیدواڵ واتە ئەوەی کە بە تاک ئەکرێ کە ئەمە پێوترێ پشکنین. پشکنیش لە چەند ڕۆ دەکرێت، لە دوو ڕووی سەرێکیەوە دەکرێت. یەکیان پێوترێ مشاهدە ئابزەرڤیشن، ئەوەی کە چاودێریە ئەکرێ بە ڕێزی لە ڕێگەی ڤیدۆیەکەوە مناڵێک ببینی پشکنینێکی سەرەتایی بۆ بکەیت. وە نییە یەکێکشان پێوترێ ئینتەرویو واتە موساحەبە. لە وڵاتی ئێران زۆر گرنگی بۆ دوولایەنە ئەدرێ و لە وڵاتە پێشکەوتوەکانیش ئەدرێ. ئەم پشکنینی سەرەتایە بە تەنها نەفەرێک دەکرێت، یعنی کەسێکەوە بۆنە پزیشکی دەرونیە، پسپۆڕێکی ئۆتیزمە، یا با بڵێن توێژەرێکە و تەجروبەیەکی باشی هەیە، یا پزیشکێکی مێشک و دەمارە، ئەگەر ئەم تێستەی لە بەردەما بێت ئەتوانێت پشکنینی تایبەتی بۆ بکات. و بێگومان لە ڕێگەی سابقەی خانەوادەی ئەو کە پێوترێ مێژووی خێزانی کۆمەڵە پرسیارەکرێت دایک و باوکە بێ حزوریان هەبێ، مناڵەکە حزوری هەبێ، زانیاری زۆر ورد بەڵێ زانیاری زۆر وەربگیرێت بۆ ئەم پشکنینە. و پشکنینیش ئەوەی کە من کاری لەسەرەکەم زۆرن، بەڵام ئەویان کە من زۆر کاری لەسەرەکەم چاتە لەگەڵ ASSQ. چات بە مانای چیت؟ بە مانای ئێچەکە بە مانای شکلیستێت، واتە بە کوردەکەی بە مانای لیستێت. ئەیەکە بە مانای ئۆتیزمێت، تیەکە بە مانای تۆتلەرێت. تۆتلەر یعنی چی؟ یعنی مناڵێک کەوا تەمەنی کەم بێت، بۆ مناڵانی کەوا تەمەنیان کەمە و لە نێوان ساڵ و نیوێک بۆ 3 ساڵە ئەم پشکنینە، بۆ ساڵونی بۆ 3 ساڵە. بەڵێ و لە هەمان کاتە پرسیارەکان 14 پرسیارن، بەشی یەکەم و بەشی دووەم. بەشی یەکەم بریتە لە 9 پرسیار، بەشی دووەمیش بریتە لە 5 پرسیار. و هەڵبژاردەکانیش دوو هەڵبژاردن، هەڵبژاردنێکیان بەڵێ، هەڵبژاردنێکیان نەخێرە. ساڵی 1992 ئەم پرۆگرامە دانراوە لە زۆربەی وڵاتان ئەم پشکنینە بەکارێن، لە وڵات لایەزە لە وڵاتە پێشکەوتەکانیش هەر بەکاردێ. بینە سەر فەقەرەی دووەم کە من بەکارێنم ASSQ. ئەیەکە بە مانای ئۆتیزمێت، ئێسی یەکەم بە مانای سپێکترۆمیێت یعنی شەبەنگ، ئێسی دووەم بە مانای سکرینینگێت یا واتە غەربالگەری بە فارسی پێوترێت، بە کوردەکەی خۆشمان تقریبان هەر پشکنینی پێوترێت. و کیوەکەش بە مانای چیت؟ بە مانای پرسشنامەیەت، واتە ڕاپرسی. ئەمە فۆرمێکە بۆ هەڵسەنگاندنی شەبەنگی ئۆتیزم. و لێرە تەمەن ڕەچاو کراوە لە تەمەنی 2 ساڵیەوە هەتا تەمەنی 11 ساڵی. ئۆپشنەکان هەڵبژاردنەکانیش 5 هەڵبژاردە. هەڵبژاردنەکان ئەمانن: هەڵبژاردەی یەکەم نییە، هەڵبژاردەی دووەم زۆر کەم،
هەڵبژاردەی سێم کەم، هەڵبژاردەی چوارەم تا ڕادەیەک، هەڵبژاردەی پێنجەم بە زۆری. هەڵبژاردنەکان بەم جۆرانەیە. بینە سەر گارز بێگومان لە چیوە هاتووە؟ جیمەکە بەمانای جولیامێت زانایەکە دایناوە ساڵی 1994 و وەکووتم دوو جاری ڕێک ئەبدێت کراوە ساڵی 2006 ساڵی 2013 واتە ئێستا گارزی سێ هاتووە. ئەم گارزە پێکاتوە لە چەند پرسیارێک، ڕێژەی پرسیارەکانی 56 پرسیارە و ئۆپشنەکانیشی چواردانێ، واتە هەڵبژاردنەکەی کەەوەی هەڵێ بژێری. یەکەمیان ئەوەیەکەوە هیچ کاتە، دووهەمیان ئەوەیە زۆر بەکەمی، سێهمیان ئەوەیە بەکەم یعنی زیاترە لەوەی کەوا زۆر بەکەمە، چوارەمیشان ئەوەیە بە زۆریە. بەڵێ خاڵی یەکەم ئەوەی کە با بڵێن هیچ کاتە نمرەی سفری بۆ دائەنی. باشە لە چوار بوعدەوە کارەکە ئەم تێستێکی وەکووتم زۆر شایعە لە ئێران ئێستا بەکارێت و لە وڵاتە پێشکەوتوەکان وەکو فینلەندا زۆر بەکارێت، وەڵامدانەوەی جدی هەیە. لە چوار بوعدی سەرەکیوە کارەکە. بوعدی یەکەم چییە؟ ڕەهەندی یەکەم چییە؟ بابەتی ئەو ڕەفتارانەیە کە دووبارەیە، بەڵێ سترۆتایپ بیهێڤە. بابەتی دووەم چییە؟ بابەتی سۆشیال کۆمونیکیشنە، واتە پەیوەندی کۆمەڵایەتی. بابەتی سێم چییە؟ سۆشیال ئینتراکشنە، واتە کارلێکی کۆمەڵایەتی. چونکە پەیوەندی کۆمەڵایەتی لەگەڵ کارلێکی کۆمەڵایەتی دووشتی جیان ڕەنگە نزیک بوونەوەیەکە بێت. بابەتی چوارەم کە ئیشی لەسەرەکات بابەتی گەشەی ڕەفتاریە. نمرەکان چۆن دائەنرێ؟ لە یەکەوە هەتاوەکو چواردە بۆ ڕەفتاری دووبارەیە، لە 15ەوە بۆ 28 بۆ پەیوەندی کۆمەڵایەتی، ئەو خاڵانی کە وابەستەیە بە 15 بۆ 28، لە 28ەوە بۆ 42 بۆ کارلێکی کۆمەڵایەتیە، لە 42شەوە بۆ 56 بۆ بابەتی چییە؟ بۆ بابەتی گەشەی ڕەفتاریە. بەڵێ و نمرەکان چۆن لە کۆتایە دیاری ئەەکەین. ئەم گارزەی سوودی چییە؟ ئەوەمان لەبیر نەچێ وەکو وتم بابەتی چارەسەرکردنی مناڵانی ئۆتیزم باشە بابەتێکی گوستەردەی، واتە بەرفراوانە. یعنی تۆ ناتوانانی بە تەنها تێستێک بکەی بە پێوەری سەرەکی بۆی کەوا مناڵێک هەڵسەنگاندنی بۆ تێست بۆ هەڵسەنگاندنی منداڵێک کیفایەت نییە. بۆ گارز زیاتر جەخت لەسەر لایانی ڕەفتارەکەی دەکاتەوە کە کارلێک و پەیوەندی وایە، ئەنی کەواتە بێ لە زایدەن گارز تێستێکە بێت جەخت لەسەر لایانی زمانوانی بکات، تێستێکی تردیسان هەبێت جەخت بکاتەوە لەسەر لایانی کیتر بۆ منە ئەم منداڵانە کە جۆری شڵۆژانەکەیان چ جۆرەکە ئەوە بۆ شوازی کاکتۆر خۆشبەختانە گارز هەم لە ڕووی زمانەوانیەوە هەم لە ڕووی ڕەفتاریەوە لە تەواوی با بڵێن سرنجدان و لە تەواوی لێکەوتە ڕەفتاریەکانەوە پرسیاری هەیە. ئەوە نییە بەڵێ نانا پرۆتۆکۆڵێکی زۆر گشتگیر و باشە، بەڵام بابەتی چارەسەرکردنەکە ئەڵێم یعنی تۆ تەنها یەک لایەن بەس نییە تۆ مناڵی ئۆتیزمی پێ وابەستە بکەیت، بەڵکو لەبەرەوەی کە ئەڵێ شەبەنگ یعنی چی؟ یعنی هەر خۆی لە ناوەکەی خۆیان دیارە ئەوەی کە پێوترێت سپێکترم. بێگومان ئەم تێستە وەکوتمان 56 خاڵە و ئەم 56 خاڵە چۆنین کۆی دەکەینەوە بۆی ڕێژەی ئۆتیزمەکە دیاری بکەین. وەک لە DSM 4 هاتووە 5 پۆلێن بوو، بەڵام لە DSM 5 کە هاتووە 3 پۆلێن: ئۆتیزمی سووک، ئۆتیزمی مامناوەند، ئۆتیزمی تون. بەڵام لەم تێستا حساب بۆ کراوە لە بینی سووک و مامناوەندی شابێ، واتە کراوە بە 7 پۆلەوە لەم تێستا. و ئەگەر هاتوو نمرەی کۆی گشتی 69 بەرەو خوار بوو، هەرچی بینە خوارەوە بۆ نزیک بینەوە لە سفر دەلالەتە لەوەی کە ئەم مناڵێکی بێکێشەی ئۆتیزمی نییە. ئەمە یەک. دوو، ئەگەر هاتوو 7 بۆ 79 بوو ئەوە ئۆتیزمێکی سووکی هەیە. ئەگەر 80 بۆ 89 بوو ئەوە ئەم مناڵە ئۆتیزمێکی هەیە، بەڵام لە ڕێژەی سووک زیاتر، نە ئەوەی مامناوەند بێ نە ئەوەی زۆر سووک بێت، لەو بینایە. ئەگەر هاتوو 90 بۆ 110 بوو، ئەگەر ڕێژەکە 90 بۆ 110 بوو ئەو کاتە ئۆتیزمێکی مامناوەندە. ئەگەر هاتوو 111 بۆ 121 بوو ئەو کاتە ئۆتیزمەکە ئۆتیزمێکی بەرزترە لە مامناوەند. و ئەگەر هاتوو ئۆتیزمەکە لە سەروی 121 بۆ 130 بوو ئەو کاتە ئۆتیزمەکە لە سەروی مامناوەند و بەڵکو بەهێزە. و ئەگەر هاتوو لە سەروی 130 بوو ئەو کاتە ئۆتیزمەکە شەدیدە، ئەمە پێوترێت دیفیکالت کارکردن لەگەڵ ئەمانە بەڕاستی زۆر قورسە، گاز ئەگرن،
دانانشن ئارامیان نییە ئەمانی کەوا ئۆتیزمیان بەرزە هیچ زمانیان گفتوگۆی تێدا نییە یعنی ناتوانن گفتوگۆ بەرقەرار بکەن هیچ وشەیەکیش دەرنابڕن. کاتە ئەمە دەستنیشانکردنی ڕێژەی ئۆتیزم ئاستی سووک و مامناوەند و قورس بۆ شێوازی پێوەرەکە کە لەناو گارزدا بازکراوە پێی خاڵبندەکان ئەگەر باسی بۆ نمونە کاک دکتۆر ئەوە بکەین کە دەکرێت بۆ نمونە خێزان لە چ کاتێکدا هانا بۆ بەرێک کە ئەو تەمەنەکەی دیاری کراوە تەوانەوەی کە زۆر جێی سەرنجی منی ڕاکێشا بە تایبەتی لە دوو تێستەکەی کە پێشتر باست کرد دەڵی تەمەنی 1.5 ساڵ بۆ 3 ساڵ لەم کۆمەلگادا ئێستاش ئەوە هەیە دەڵێ دەستنیشانکردنی ئۆتیزم لە 2 ساڵ و نیو بۆ 3 ساڵێ ینی حەز ناکەی بۆ نمونە ئەم خۆی هەیە خود ئەم تەقلیدێکە لە ناو کۆمەلگادا هەیە 2 ساڵ و نیو بۆ 3 ساڵ حەزەکەی تەمەنێکی درەنگترە بۆی کە دەستنیشان منداڵ ئۆتیزم پێ بکرێت پرسیارێکی جوانە ئەلبەتە ئەوەی کە دانراوە ئەڵێ لە 3 ساڵیەوە ئێمە ئەگەینە عەوجەگەینە لووتکە بۆ دەستنیشانکردنی هەڵسەنگاندنی مناڵانی ئۆتیزم بەڵام کۆمەڵێک پرسیاری یا کۆمەڵێک نیشانەی سەرەتایی دەرەکەون بۆ نمونە لە تەمەنی کۆرپەیدا وایە لە تەمەنی کۆرپایە ئەم مناڵە ئای کۆنتاکتی نییە بۆ چاوی دایکەکە ئەم مناڵە لایەنی سۆزداری نییە ئەو مناڵانی کەوا باوەشەکەن بە دایکیانە ئەوەی نییە ئەو لایەنی سۆزداری نییە ئەم مناڵە ئەگاتە 1 ساڵ وشە دەرنابڕێ یەک وشە ناتوانێت تا ئەگاتە 1 ساڵ و نیو ناتوانێت یەک وشە دەرببڕێ ئەگاتە 2 ساڵ ناتوانێت 2 وشە دەرببڕێ ئامڕازی پەیوەندی بەکاربێنێ ئەگەر چی مەرج نییە هەموو دواکەوتنێکی زمان ئۆتیزم بێ بەڵام مەرجە زۆربەی زۆری ئۆتیزمەکان لە ڕووی زمانەوانی و لاوازن ئەمە یەکلایی بۆتەوە بابەتەکەمان لەسەر گشتیە بە عام قسە بکەین کاتێکیش ڕیسێرچ شتێ خوێنیتەوە بابەتەکە لەسەر عامەکەیەتی نەک پۆلێکی تایبەت زۆرتەوە کاتە دەتوانین بڵێن چ کاتێک منداڵانی خاوەن پێداویستی تایبەت ڕاهێنان وەربگرن وەکو باسمان کرد بۆ نمونە دەڵێن 2 ساڵ و نیو بۆ 3 ساڵ کە چ لە پۆپەی گەیشتن ینی دەرکەوتنی تەواوی نیشانەکانە بەڵام دەشکرێت منداڵێک لە ساواییدا وەکو باسمان کرد بۆ نمونە لە تەمەنی 6 مانگیدا ئای کۆنتاکت پەیوەندی چاوێکی بەهێزی نیە لەو کاتێک بۆ نمونە شیر دایکەکە شیر دەدە بە منداڵەکە لە تەمەنی بۆ نمونە 9 مانگی کەمتر و زیاتر منداڵە زەردەخەنەیەکی کۆمەڵایەتی نییە توانای کارلێکردنی نییە ناتوانێت چاوی لەگەڵ جوڵە گشتەکانی دایکی لەگەڵ ڕوژێنەرەکان جوڵن کاتە مادەمە ئەم نیشانانە لە کۆرپێکدا هەبوو هەستیان کرد کە گەشەی ئەم منداڵە بۆن لە چاو منداڵێکی ئاسایی هاوتەمەنی خۆیدا لە دوایە دەست بکرێ بەڕاهێنان یاخود ژینگەی ماڵی بۆ بسازێت ئەوما لەبیر نەچێ هەرچی زووتر مناڵ تەشخیص بکرێ دیاری بکرێ هەرچی زووتر ڕاهێنانی پێ بکرێ وەڵامدانەوەی ئیجابی زیاتر مانای نییە مناڵێکەوە تا 6 ساڵ تا 10 ساڵ تا 15 ساڵ کەمتەرخەم بووکەوە بیهێنن دەستیشانی پێ بکەن بۆیە هەتا زووتر دەستیشان بکرێ زووتر چارەسەر وەرەگرێ بە دڵنیایی و ئێمە توانین خوارد تەمەنی 3 ساڵ ڕاهێنانی پێ بکەین بەڵام ئەومان لەبیر نەچێت بە پێی تەمەنی مناڵەکە ڕاهێنانەکەشە گۆڕێ هەرچی تەمەنی مناڵەکە بچووکتر بێ ڕاهێنانەکان سادەتر و بۆ ماڵ زیاتر ئەڕوا ڕاهێنانەکان وەک لە سنتەر یخۆ تۆ ناتوانانی مناڵێکی 6 مانگ یا 7 مانگ ئیجبار بکەی بێنی بۆ سنتەر شتیوا چۆنە بێ ئەوەشی کە زۆر ڕۆڵ ببینێ لەم پێناوە خودی دایک و باوکە بەتایبەت دایک چکە دایک زۆربەی کات لەگەڵ مناڵەکایە باوک بەهۆی سەرقاڵیەوە بەهۆی هەندێک کاری تایبەت و بەرپرسیارەتی ئەگەر چی ئێستا لە کۆمەڵگەی ئێمە بەشێکش لە دایکان بەرپرسیارەتی زۆریان پێسپێرا بەڵام لە دایکا زیاتر لەگەڵەوەی شیری پێدا لەگەڵیەتی دایک زۆر ڕۆڵە بینێ بەڵێ بوومە باسمان کرد پێش بەرنامەکە منداڵێک ئای کۆنتاکت پەیوەندی چاوی لاوازێ تەمەنی لە 6 مانگەوە بەرەسەرتیشە پێویستەکە بۆ نمونە هەوڵی لەگەڵ بدێت تەبعاً بۆ کەرستانێکە لە بەردەستدا بۆ کاتانێکە زۆر گونجاوە بۆی ئەو پەیوەندی چاوی ئەگەر مەوداکی کەم بیاخ و هەر بێ زیاد بکرێ و ینی گرفتەکەی وردە تێپەڕەندرێ باسی بوو کەڵەت کرد کاتان بوو کەڵەی بۆ ئەم تەمەنی دەبێ یاخود بۆ سەر تەمەنی سەرترا خۆمان نەزانین بابەتی مناڵ هەتا مناڵەکە تەمەنی کەمتر بێ عیشقیان بۆ ڕەنگ زیاترە گومان لەوانی لەبەرەوەی زیاتر چاویان کاریگەر وەکو ئێمەی گەوران نین ئێمە هەم لە ڕووی هەستەکان بابڵێ هەستی بیستن هەستی بەرکەوتن هەستی چەشتن هەستی بۆنکردن هەستی قۆڵی هەستی ویستیبلار هەستی پرۆپرۆسیپشن ئەوەی کە لە ڕێکۆڵە کوردیەوەوانە کاکتەر بەڵێ هەستی هەماهەنگی ئەوانەی پێوت زۆر باشە بەڵێ
ئەم هەستانە کاریگەریان لەسەر ئێمە هەیە، بەڵام لە خودی مناڵێکە کامیان زۆر بەهێزە بینینە بیستنە، چونکە تۆ مناڵێک کەوا با بڵێن بچووکە تەمەنی چەند مانگێکی کەمە سەوتێکیت لە پڕە ڕاواڵێ ڕاچڵکی تووشی ڕاژەنی نەبێ وانە بەهۆی سەوتەکەوەی ترسێکی بۆ دروستە بێ، بەڵام وەرە تۆ قسەیەکی بۆ بکە باسی چیرۆکێکی بۆ باسکە باسی شتێکی بۆ خۆ تێگەشتنی نییە، لەبەرەوەی مێشکی مناڵەکە بە ڕێژەیەکی زۆر خێرا لە گەشەکردنایە تەواو گەشەی نەکردو پرۆسسی بابەتەکان ناکە. بابەتی ئایکۆنتاک ئێمە ئەتوانین هەر لە مناڵیەوە ئەگەر زانیمان ئایکۆنتاکتی زەعیفە ڕێگە زۆرە بۆی ڕایانانی پێ بکەین لەوەی کە لای تێ بەکاربێن لەو ژوورێکەوە تاریک بێ بزانین سێری لایتەکە بکات ئەمجا ئەو ژوورە ژوورێکی قەرەباڵغ نەبێت دوایە باسی ئەەکەین کە چیمان پێویستە بۆ ڕاهێنانکردن. بەڵێ کاتە ئەوەی کە زۆر پێویستە تەمەنی منداڵ بەتەوێت تەمەنی زێڕین کە دەڵین تەمەنی زێڕن بۆ واتایی کە سوودێکی باش بەکەمترین ماوە ئیسفادێکی باشە منداڵە لەو ڕاهێنانان وەرەگرن ناکرێت کا گوتبامە ئەو شتە ڕاست بکەینەوە گوتمان ڕاهێنان مەرجینە سنتەر بێ کە گوتمان ڕاهێنان مەرجین بێ زوو کورسی لە بەردەستدا بێ وایە زۆر ڕاستە کاتە دەکرانی ژینگە سازێکی ناو خێزانەکە ینی بەرنمەیەک لە ناو ئەندامانی خێزانەکەی دابێت تاوکو ئیش لەسەر کەم و کورتیانی منداڵەکە بکەن. بێگومان من تەریقەیەک بەکارێنم پێوترێ PRT پرۆتۆکۆڵێکی باشە جوابدانەوەیکی زۆر باشیە تۆزێک لەسەر ئەمە کەمی لەسەر ئەمە پێمان بناسن PRT چییە؟ پی بەمانای پیڤیتاڵێت پیڤیتاڵ ینی سەرەکی و ئاڕەکە بەمانای ڕسپۆنسێت و تیەکە بەمانای ترینینیت باشە واتە ڕاهێنانی وەڵامدانەوەی سەرەکی کوردیەکەی بەمەیە. ئەم PRT چۆن کارەکە لە 5 میحوەری سەرەکی وەکارەکە 5 میحوەر میحوەرێکیان پێوترێ ئەنگیزە واتە مۆتیڤیشن بە ئینگلیزی بە کوردی خۆیان پێوترێ هاندان بەداخەوە مناڵانی ئۆتیزم لە هاندانە لاوازن بەداخەوە ئێڵێ ئەم هاندانە چۆنە بۆ من ڕاهێنەرێکیت لە ڕێگەی وێنەیەکەوە وێنەی سێوێکی پیشانەدا ئایا بەڕاستی لە ڕێگەی پێکسێکەوە لە ڕێگەی وێنەیەکەوە کافیە بووی تۆ معریفەی ئەم مناڵە سرنجی ئەم مناڵە وا لێ بکەی کەوا بیخەیتە ناو لە شۆت میمۆری بیخەیتە لۆنگ میمۆری ئەمە کافیە بێگومان نەخێر ڕاستە ئێمە پرۆگرامێکمانێ بە ناوی پێکسەوە ئێمە ڕاستە ئەومانێ ئەی چی بکەین بۆ من ڕسمی وێنەیەکی حەبلێکی پێپشانەدەی بەقەدەرەوە کاریگەر نییە کە تۆ حەبلەکە بەدەستەوە بێ تۆ سەرێکی بگری من سەرێکی بگرم باشە کار لێک بکە لەمس بکە بەقەدەرەوە کاریگەری بیویتە دایک و باوک بیباتە پارکێک خۆی بە هەڵواسێ بە حەبلەکە یا لە ناو بیرێکە حەبلەکەی پیشاندێکە با بڵێن غەتاسێکی پێوەیە خێوەتگەیەکی پێپشاندێکە خێوەتگەکەی پێوە بەسراوە ڕۆڵی حەبلەکە بچێتە ناو زیهنی مناڵەکە هەبێت. بەڵێ مامۆسای بەڕێز یەکێک لەو لایەنە زوعفانی کە ئۆتیزمەتی لایانی ئیمایجنە واتە خەیاڵکردن خەیاڵیان کەمە مناڵێکەوە ئاسایی بێ خەیاڵکردنی زۆرە کاتێک ئەڵی پاییز وێنەکە یەتە بەرچاوی کە گەڵا ڕێزانە دنیا ڕەشەبایە هەورە کاتێک ئەزانی بەهار ئەزانێت زهنی بۆ ڕات کە ئەمە با بڵێن بارانێکی خۆش و معتەدی لە هاوسەنگە خەڵکە چێ بۆ سێران پۆلپۆلەها ئەم ئیمایجنە لە ناو ئۆتیزمان لاوازیان نییە ڕەنگە باوکێک بڵێ سی گوێ لەم بەرنامە بێ سەرێن بەرنامە بکە دایکی بڵێ وەڵا من ڕۆشتوم بۆ فلان شار تەواوی ئەو شتانی کە دیوێتی لە باڵێن شوشەی سیارەکەەوە ئۆتۆمبیلەکەەوە تەواوی ئەتوانێت بۆم بکێشە ڕاستەکەی دروستم قسە بۆچی دروستە مێشکی ئەوان تاقی کراوە و توێژنەوە لەسەرکراوە ماوەڵ سایبەڕێت چاویان ڕسمەگرێ فۆتۆیە فۆتۆ ڕسم ئەگرێ چاوی ئێمە بەو شێوازەی ئەوان ڕسمگرتنی نییە تەحلیلات دروستەکە شتێکی لە ناو زهنی کەسی ئاسایی و کەسی نائاساییە پێوترێ پرۆسیسین ئەگەر هاتو ئەم پرۆسە لە مێشکی منە دروست نەبوو ئەو کاتە شتەکانی تریش دروست نابێ ڕفتارم دروست نابێ گفتارم دروست نابێ کارلێکم دروست نابێ پەیوەندیم دروست نابێ گەشەم دروست نابێ هەمووی تێکەچێ ئەوەی کە پێ ئەوترێ لە پرۆسە ئینپوتمان هەیە سرۆپوتمان هەیە باشە و ئاوتپوتمان هەیە لەگەڵ چی لەگەڵ فیدباکە پرۆسسی مێشکی مناڵی ئۆتیزمیان مێشکی مناڵێکی یاسایی بەم چوار قۆناغاتی ئەپڕێ ئاوتپوت چییە ئەوەیەکەوە شتێک لە دەرەوە ڕوئەدا یەتە ناو زهنی من باشە یەتە ناو زهنم دوای ئەوە سرۆت ئاوتمان هەیە ئەم سرۆ ئاوتە چییە بە ناو زهنی منە ئەڕوات ئەبێت تەحلیلات بکرێ لە ناو مێشکی مناڵی ئۆتیزما ئەم تەحلیلاتە نییە
ئەم کزە یا لاوازە باشە کاتێکەوە لە سرۆ تێ ئەپەڕێ لە مێشکی کەسێکی ئاسایە مناڵێکی ئاسایە ئەبێ بچێ بێ بە ئاوتپوت ئەبێ دەرچێ کاردانەوەیکی هەبێ وانە کاتێک تۆ تەقەیەکەکەی کاتێکەڵی مەحەممەد کە ئەو وەڵام ناداتەوە ئاوتپوتی نییە وانە کاتێک علی ئەوە چیت کرد ئاگای لە تۆ نیە لە ناو ئەوەی کە پێوترێ لە ناو دنیای داخراوی خۆیەتی لەناو ئەو دنیاە وەڵامدانەوەی نییە باشە و لە هەمان کاتا اینە بۆ کاردانەوەکەی فیدباکەکەی فیدباکی چی بوو شتێکە ڕوویە بۆنی ئاگرەکات بۆنی غازەکات ئەم مناڵی ئۆتیزم هەستی پێکرد کاردانە فیدباکی هەبوو وەریگرت بۆیە ئەم بابەتە یعنی بابەتێکی زۆر گشتگیرە و ئەومان لەبیر نەچێت بێنەوە سەر PRTەکە PRTەکە لەسەر 5 بوعدەکە وەسراوە باسی ئەنگی زەمان کرد هاندان ئەوەی کە وێنەکەی باشە ئەوەی کەوتمان وێنی حەبلێکی پیشاندەی لاوااسترە لەوەی کە ڕوبەڕووی ئەوی بکەیتەوەکەوە دەست لە حەبلێک بدە خاڵی دووەم چییە پێ ئەوترێکی پاسوخگویی بێ نیشانەهای چی متعدد یعنی چی یعنی وەڵامدانەوە بۆچی بۆ نیشانە فرە چەشنەکان هەمە ڕەنگەکان یعنی چی یعنی تۆڵی علی بەوە ئەناسرێتەوە کە چاوی سەوزە قژی زەردە سوور و سپیە دەنگە وەسفیەکەی لە نیشانە جیاوازەکانیە باشە ئەمە خاڵی دووەمە خاڵی سێم چییە پێوترێ خود ئاغازگەر چییە کە PRT گرنگی پێدا ئەڵێ کاتێ بۆ نمونە ئەم خود ئاغازگەرە چۆن یعنی وەکو بڵێ ئەم کەسە خۆی هەڵسێ بەکردنی کارەکە پێوترێ سێلف ستارت خۆی هەڵسێ ئەمە چۆنە کاتێکەوە تۆ جەرەسێک بۆ مۆبایلی دایکێک لە مناڵی ئۆتیزمێت مناڵەکە هەستی هەبێ بڕام مۆبایلەکە بەرێ بۆ دایک بیبا بۆ باوکی باشە کەوچکێک کەوتووە خۆمە ئیش لەوەچ ئەرکی ئەو نەبێ بەڵام هەڵی بگرێ بزانێ شوێنی کەوچەکە ئەو شوێنە ئەویان نییە هەموو لێ هاتوویە وایە بەڵێ بەتەکید ئەبێ فێر بگرێ ئەم PRT ئەبێت لەمانەوە فێر بکرێت لەم تەریقانەوە خاڵێکی تر چییە خودگەردانیە یعنی چی یعنی سێڵف گۆڤەرمنت یعنی خۆبەڕێوبەری لە چیا ڕنگدانەوەی هەیە ئەم کەسە بتوانێت بچێتە ئەم مناڵە بچێتە سەر ئاو خۆی پاکاتەوە باشە بتوانێت قۆپچەی کراسەکانی خۆی بە ڕێکوپێکی داخە جلەکانی خۆی بخاتە ناو تاکەکە بتوانێت پێڵاوەکان لە پێ بکات قەیتانەکان ببەسێت باشە بتوانێت ئەرکەکانی خۆی بە ناوەکی خۆی بە ناوی خۆیەتی خۆی بەڕێوەبەری کۆتا خاڵ کە 5 بوعدە کۆتا خاڵ چییە پێوترێ ئیمپەسیانی چی یعنی هاوسۆزی هەمدلی بە فارسی پێوترێ هاودڵی هەبێ یەکێکی تر لەو نەقسانی کە مناڵانی ئۆتیزم هەیەە هاوسۆزیان نییە کاتێ دایکەکەگری گوێنایەتی کاتێ پێەکە نێمیش بەشداری خۆشیەکان ناکە بەڵێ لە هەستەکان بەڵێ ریسپۆنسی نییە وەڵامدانەوەی بۆ هەستی بەرامبەر نییە کاتێ من عاجزم ئەو عاجز نابێ نایەت بکۆڵێت و بزانێت بۆ من عاجزم بۆچی دڵم خۆشە تێگەی لەو 5 بوعدەوە کارەکات بێگومان بگەڕێنەوە بۆ خاڵی یەکەم کەوتمان چییە ئەنگیزەیە هاندانە باشە مۆتیڤیشنیش لەسەر 6 خاڵی سەرەکی بەندە یعنی هۆکارەکانی مۆتیڤیشن ئەوەی کە پێوتێ هاندان لەسەر 6 خاڵە ئەم 6 خاڵە چییە یەکەم چییە مافی هەڵبژاردنە مافی هەڵبژاردن بە مناڵەکە بدرێ دووهەم چییە دووهەم ئەوەیە کەوا دابشکاری بکرێ لەسەر مافی هەڵبژاردن باس بکەین واتە ئەم مناڵەکە هێنی مافی ئەوەی پێ بدەیت کەوا لە نێوان دوو یاریە دوو فێرکاریە دانێکیان هەڵبژێری ڕەنگە ئیسە ڕاهێنەرێک یا دایکێک یا باوکێک گوێی لەم بەرنامە بڵێ ئاخر مناڵی ئۆتیزم چوزانێک کامە باشە و چام کامەخرا من وەکو وتم تۆ خۆ دیاری بکە 3 بەش 4 یاری کە بۆن و بۆ گفتار دەرمانی واتە سپیسێراپی ئەوەی کەوا بۆ زمانەوانی ئایا بۆ ئاکیۆپێشناڵ سێراپیە واتە بۆ کاردەرمانیە ئایا تۆ لەسەر کام بۆ ئەتکارەکەی مافی پێ بدەکەوە خۆی هەڵی بژێرێ نابێ ڕایەنەر خۆی ئەو بابەتە زەوت کات مافەکە بدا بەخۆی نەیا بە مناڵەکە دووەم چییە دابشکاری چی بکە بۆ نمونە من ڕایانانم کردو بە مناڵێ لەسەر زمانەوانی باشە یەم لە سەرتاوە هەمان ئەو ڕایانانە دووبارە ئەەکەمەوە نەک ئەمەی دوێنێکم ڕانان پێکردو بیخەمە ئەخیر پاشان لە ئەخیری ئیمڕۆ باسی شتەنوەکە ئەەکەین فێری ئەەکەین باشە دواتر چالاکی لە نێوان هەم مناڵەکە هەم ڕاهێنەرەکە چالاکیەک هەبێ و دواتر چییە ئەوەیەکەوە پاداش بەکار بهێنرێ باشە و دوای ئەوەش کە دوای پاداشی شێ دوای ئەوە مەحرومیەتیش بەکاربێن ئەگە مناڵەکە بەگوێ نەکردی چی مەحرومیکەی لە کۆمەڵێشە و بێگومان ئەمانیش بەسراونەتەوە بە کۆمەڵێ لایانی ترەوە یەکێک لەو لایەنانە ئەبێ ئەو ژوورێکی قەرەباڵغ نەبێ
پڕ نەبێت لەوێنە پڕ نەبێت لە شتانێکەوە مناڵەکە سرنجی بۆ خۆی ڕابکێشێ و بێ ژوورەکە لە ڕووی پلەی گەرماوە معتەدیل بێ نابێت زۆر گەرم بێ نابێت زۆر سارد بێ و سەوت نێتە ژوور دەنگی ئۆتۆمبیل دەنگی کارگە دەنگی ئەو شتانە نێنە ژوور و لەگەڵەوە ژوورەکە زۆر گەورە نەبێ و زۆر مهمە ڕاهێنەرەکە یا دایک و باوکەکە ئەگەر مناڵەکە دانیشت بوو ڕاهێنەرەکەش دانیشێ نابێ ئەو بە پێوە بێ ئەم دانیشت ئەگەر قرار بوو تۆ لەسەر زمانی کار بکەیت دەنگی مناڵەکە زۆر نزم بوو ئەبێ ڕاهێنەرەکە دوورکەوێتەوە بۆی لە ذهنی ناوەعی ئەم مناڵە دەنگی بەرز کاتەوە بەس تۆ نەکبێت لە پاڵیا فێری بکەیت و ئەبێ لەو شتانیشەوە دەست پێ بکەیت کە چییە کە ئەندامەکانی جەستەیەتی نابێت تۆ بڕۆیتە سەر بۆ نمونە زەڕافەیە فی لە نازە ئەم شتان ڕەنگە لە تەلەڤیزیۆنیشان نەیبینی ئەندامەکانی سەرەتا لە ئەندامەکانی جەستیەوە دەست پێ بکە بەڵێ کاتە لە هەڵبژاردنەکە کاک دکتۆر بە ئاماژە بۆ بکەین تر بۆ نمونە لەو هاندانێک کە لە بەردەستدا یەک دوو یاخود سێ چوار جۆر واهێنان لە کەرەستی ڕاهێنان هەبێ منداڵەکە هەڵبژاردێ بکە بە حەز و خولێ خۆی دانێکیان بژێ بەڵام دەشکرێ بۆ لە نێوان کەرەستەیەک لەگەڵ خواردنێک منداڵەکە لە 175 بۆ کەرستەکە هەوڵ بدات بەڵام لانەیە استیجابە یاخوها بڵێ بروژێنەری خواردنەکە لە 100 بێ بۆی منداڵەکە زیاتر هەوڵی بۆ دەکاتە ئەو شتانێک کە بۆ هاندان بەکاردێنرن دەبێت لەگەڵ تایبەتمەندی منداڵەکە بگونجێت وایە زۆر ڕاستە ئەبێ ڕەشاوی خاڵەتر بکەن کەش ئەو لەوێتە بزانی ئەو لەوێت بە کامیانە باشە و پاشان ئێمە لە نێوان خراپتر و خراپترینمانە هەیە بۆ نمونە دایکێکی بەڕێز مناڵێکی ئۆتیزمی هەیە باشە ئەم مناڵە سەرگەرمی شاشەیە لەزەتە بینێت چێژە بینێ دۆپامینی بەرزە بێتەوە تابان سەیری شاشەیەکات سەیری ڤیددیۆیەکەکە مناڵە ئێمە لە نێوان خراپتر و خراپتر نیانیی بۆ من میوانێک هاتووە یەکێک لەو لایەنە سلبیانی کە مناڵی ئۆتیزمێتی وەکووتمان پەیوەندی کۆمەڵایەتی لاواز کۆمەڵی مناڵ هاتوون لەگەڵ میوانەکە ئەم دایکە ئێوێ ئەم مناڵە تێکەڵی مناڵەکانی تر ببێ یا هیچ نەبێ لەگەڵ خۆیانە دانیش مناڵی ئۆتیزم لەم بینی یا لە نێوان خراپتر و خراپترینە چییە ئەڵی بە مناڵەکە ئەگەر نەیتە ژووری میوان نەی لەگەڵمانە دانیشی ئەوە من ئەو ڤیددیۆ دیلێتەکەم دەسڕمەوە تێگەی تابانە مناڵە ئێمە باسی ئاستی سووک و مامناوەند دەکەین لەمایانە چکە مناڵی ئەوانی کە دیفیکاڵتن ئەوانی کە قورسن بەڕاستی سەختە بۆی لەمە تێبگات تێناگات بۆیە مناڵەکە لە نێوان خراپتر و خراپترینەکەمیان هەڵبژێرێ خراپترەکە هەڵبژێرێ نەک ڤیددیۆکەی بسڕێتەوە نەک مۆبایلەکە لێ بسێنی بۆ دوای وەنیە یەت بۆ لای میوانەکە ئەمە تەکنیکێکە کە PRT جەختی لەسەرکات ئەوشمان بیر نەچێت PRT واتسۆن دایمەزران و لە سەدەی 20 بەرمەبنای پاڤلۆڤ لەگەڵ سکینەر کە سکینەر و پاڤلۆڤ دوو توێژینەوەیان کردو دوو تاقیکردنەوەیان کردو یەکیان لەسەر سەگ یەکیشیان لەسەر مشک نازانم ئەگەر کاتی بەرنامەکە بێ باسی بکەین زۆر باشە کاک دکتۆرەگە باسەوە بکەین لێکەوتەی خراپی هەیە ئەم PRT جگە لە لایانی باشە خۆشببختانە هیچ لێکەوتێکی خراپی نیە کاتە پۆزەتیڤ بۆی بەڵام ئەوشمان بیر نەچێت ئێمە ئەگەر هاتوو با بڵێن لە سێ قۆناغا ئەگەر هاتوو دایک و باوک باشە بە شێوازێک لە شێوازەکان لەگەڵ ڕاهێنەران نەبوون ئەوە مناڵەکە ڕانان وەرناگرێت لە سێ قۆناغا یەکەم ئەگەر هاتوو پەیوەندیکی پتە لە نێوان خودی دایک و باوکە لەگەڵ ڕاهێنەرەکان نەبوو ڕاهێنان سوودی نابێت لەم قۆناغا لە قۆناغێکی ترا قۆناغی چییە کە ئەوش قۆناغی با بڵێن ئەوەیە کە دایک و باوکەکە خۆی بە پسپۆرتر ئەزانێ لە خودی ڕاهێنەرەکە لە ڕێگەی سوۆشیال میدیاوە ڤیددیۆیەکە بینێ زیادەیەک دروستەکە باشە یەت کارەکە ئەشێوێنێ باشە ئەمە قۆناغێکی تر لەم قۆناغانە ئەوەیەکەوە ئەم دایک و باوکە باشە وەکو بڵێ سەبریان نییە یا بۆ خۆیان گرفتاریکن بە هۆی نەخۆشیێکی دەرونیە کە ئۆسیدیە دیپرێشنە و با بڵێن ئینزایدیە واتە خەمۆکی و هەروەها دڵە ڕاوچێ و هەروەها واسواسی فکری ئەگەر هاتوو دایک و باوک خۆیانم کێشانە بێ ئەڵێ نا ئەمنم ڕایانانم پێ قوبوڵ نییە سیرەکە ئێوە بە مانگێک نەتیجە وەربگرێت لە کاتێکا لە یەکەم مانگان ڕەنگە ڕاهێنەر نەتوانێت ئیبداعێکی گەورە بکە ئەمە سەر ئێشە نیە من حابێ بخۆم و دوای ساعت سەرم باش ببێ خۆمان زین ڕاهێنە دەرونیەکان ماوەی زۆری ئەوێ هەندێکیان 8 ساڵی ئەوێ زۆر و ئارامی زۆر هیچ شتێک ماوە کاک دکتۆر کە ئاماژەی پێ بکەیت نا دەستخۆشیم هەیە بۆ بەرنمەکەتان هیوادارم ئەم بەرنامانە بەردەوام بێت دەستخۆشی تایبەتشم بۆ بەڕێزی هەیە مادوونە ناسانە کەسانی پسپۆر بەسەر دەکەیتەوە لە هەموو خەمی مناڵانی خاوەن پێداویستی و تایبەت و کە سوکاری مناڵانی خاوەن پێداوی تایبەتای هیوای بەردەوامیت بۆ خوازم هیوادارم توانی بێتمان
ئاوێک بە ئاهێکی گەرمی دڵی دایک و باوکی مناڵانی ئۆتیزمە بکەین بۆ ئەوەی ئەگەر بتوانین بەردێکش بخێنە سەر خەرمانی لایەنی پەرەپێدان و لایەنی چاکسازی لە مناڵانی خاوەن پێداویست تایبەت لە ناویاندا مناڵانی ئۆتیزم. سەر و خۆش بینیان بەڕێوەدەدات و کۆتایی بەرنامەی ئەم جارەمان کە باسمان لە پرۆگرامی PRT و پرۆگرامی گاز کرد کە ئەم دوانە پرۆگرامێکی کاریگەری جیهانینە بۆ تێستکردنی منداڵانی خاوەن پێویستی تایبەت و ئۆتیزم. زانیاریەکان بەسوود بە تایبەتی لەوەی کە شۆڕوەی ناو بابەتەکانمان بە قوڵی کە کاتێک کە منداڵێکی ئۆتیزم بە ئاستی سووک یا خومامناوەند یا قورس دەستنیشان دەکرێت چۆنە و تاوای بابەتەکان ناخستە ڕوو. سوپاس بۆ کاکی دکتۆر و میواندارەکەی، سوپاسی تەواو بۆ تەواوی هاوکارانم کە بەڕاستی لەگەڵمان ئاماندوو بوون. سوپاس بۆ ئێوەی بینەر کە تا ئێستا لەگەڵمان بوون. تا بەرنامەی داهاتوو تەوەری تر و بەرنامەی جیاوازتر لەگەڵتاندا دەبم. شاد و بەختەوەر و ئاسوودەبن. خواتان لەگەڵ.